بەڵێ سەبارەت بە هاوپەیمانەتیەکانی دوای هەڵبژاردن لە نێوان پێکاتەکان عەزام حەمدانی سەرکردە و سیاسی عەرەب لە کەرکووکەوە لەگەڵمانە بێ بەڕێز عەزام سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان وەک پێگاتی عەرەب گفتوگۆتان لەگەڵ پێکاتەکانی دیکە کردووە لە کەرکووک بۆ داوەشکردنی پۆستەکان. لە سەرەتادا زۆر سوپاس بۆ ئێوە سەڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 هیچ گومانێک لەوەدا نییە کە کەرکووک شاری قەیران و پێکاتەی ئاڵۆزی سیاسیە. ئێمە هەمیشە دەمانەوێت بینە نێو گفتوگۆ لەگەڵ لایەنەکان لە دیاریکردنی نەخشە سیاسی کەرکووک بە تایبەتی لەگەڵ کورد و تورکمانەکان تەنانەت کریستیانەکانیش بۆ ئەوی بتوانین بەیەکەوە دەرەنجامێکی باش بینینە بەرهەم کە پرۆسەی سیاسی لە کەرکووک سەلامەت بێت. لە کەرکووک هەڵبژاردن ئەنجام درراوە. ئەم هەڵبژاردنە واقعێکی سیاسی سەپاندووە کە لە کورسی ئەنجومەنی پارێزگا خۆی دەبینێتەوە. ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە دیاری دەکات کە سروشتی نەخشەکە چۆن دەبێت لە پارێزگای کەرکووکەوە تاکو دەکاتە سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تەواوی پۆستەکانی دیکە هیچ گومانێک لەمەدانە پێویستە ئێمە جیاکاری بکەینەوە بڕیاری هەڵبژاردن و هەروەها بڕیاری سیاسی کە بە ڕێکەوتن دەکرێت. پێم وایە زمانی گفتوگۆ لەو ڕێککەوتناندایە لە زمانی سیاسیدا لە نێوان سەرۆکی پێکاتە و لیستەکان لەسەر ئاستی تەواوی ماڵەکان ماڵە سیاسەکانی کەرکووک چ عەرەب بێت چ کورد بێت چ تورکمان بێت تەواوی لایەکان دیکە لە هەمان کاتدا زمانی کورسەکانی دەنگدان کە توانیویانە پێکاتەکان کورسی بەدەست بێ. ئێمە وەکو عەرەب هەوڵ دەدەین و دەمانەوێت لە ڕێگەی نوێنەرانمانەوە بچینە نێو گفتوگۆیەکی سیاسی هاوبەش لە کەرکووکدا. کەرکووک شارێکی عێراقیە و پارێزگایەکی گرنگە پێویستە هەموو لایە گفتوگۆ لەگەڵ یەکتری بکەن بۆ ئەوە بگەینە دەرەنجامێکی باش. بەڵام پێویستە لە هەندێک شت دەستبەردار بین بۆ یەکتری و لە هەندێک شت بینە خوارەوە. ڕایگشتی عەرەبی دەستی بە پۆستی پارێزگاری کەرکووکەوە گرتووە. ئەمەش بە هۆکاری سیاسی زۆر دیاریکرا وەکو ئەوەی کە دەبێت کەرکووک و خود عەرەب ڕۆڵیان لە کەرکووکدا هەبێت بە تایبەتی لە پاش ساڵی 2003 و تاکو ئێستا. ئێمە پێمان وایە زمانی کورسەکانی هەڵبژاردن و زمانی براوەکان بڕیار دەدات بۆ کێ دەبێت و هەروەها زمانی ڕێکەوتنی سیاسیش لە ژوورە تاریکەکان چونکە بڕیاری سیاسی کوردی دەکەوێتە ژێرباری هەندێک بڕیار کە لە پارتە کوردەکان دەری دەکەن. لە هەمان کاتدا لە پارتە عەرەبیەکانیش لە بەغداوە بڕیاریان بۆ دەردەکرێت و سەرکردەکان بڕیار دەردەکەن لە پارێزگای کەرکووک. ئێمە وەکو پێکاتی عەرەبی پێمان وایە پێویستە چارەسەر لە نێو کەرکووک بێ و لە کەرکووک نەچێتە دەرەوە بۆ ئەوە ئێمە دڵنیابینەوە کەرکووک بۆ هەموو لایەنێک بێت و دووری بخەینەوە لە هەموو ڕێککەوتنێکی سیاسی کە بێتە نێو پارێزگاکە و لە دەرەوە و پارێزگاکە کۆنتڕۆڵ بکرێت لە پێناو ئەجێندای حەزبی و پار کە ڕزیان بە کەرکووک دەگەێت. بەڕێز عەزام کە ژێماژە پێکری باشترین ڕێکش بووی چارەسەریە دابەشکردنەوە پۆستا گوتوبێژن لێ دوێ پێیڤارێکژی هەبەش بووی دابەشکردنەوە پۆستاش پارێزگاری و حتا پۆستین دنجی بگشتی چه پێیڤارێک باشە تایبەت ji بووی يعني دياركرنا بوستا جمارة كرسيان يانجي توافقات نفبرا آلي و بيكاتين كركوكي يعني أعتقد يعني لا شك بەڵێ هیچ گومانێک لەوە دانیە لە ڕووی یاساییەوە زمانی کورسەکان ئەمە یەکلایی دەکاتەوە لە نێو ئەنجومەنی پارێزگا ئەم بابەتە بۆ ژمارەی کورسەکان دەگەڕێتەوە. بەڵام ئێمە پێویستە جیاکاری لەوەدا بکەین کە کام پێکاتەیە کە کار بۆ پێکەنانی حکوومەتی خۆزیایی دەکاتایە ئەو لیستەیە کە زۆرترین کورسی هێنەوە یاخود ئەو لیستەیە کە هاوپەیمانی لە نێو ئەنجومەنی پارێزگا پێکەینەوە. پێویستە ئێمە یەکەم جار ئەم بابەت یەکلای بکەینەوە. ئەگەر هاتوو ئێمە بگەڕنەوە بۆ سروشتی پێکاتەکان یاخود سروشتی هاوپەیمانەتیەکانە لەو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕێگایەکی دەستوری و یاساییە هیچ کەسێک ناتوانێت ڕخنەی لێ بگرێت. بەڵام لە هەمان کاتدا دەکرێت کە ئەم لیستە براوانە وارەوە ئەو هاوپەیمانیانە ڕەنگە قبول نەکرێن لەلایەن خەڵکی کەرکووکەوە لە ڕەنگە خەڵکی کەرکووک ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان ڕەت بکەنەوە چونکە بەرەی عەرەبی پابەند و دەستی گرتووە بۆی کە پارێزگار پێویستە لە بەرژەوەندی ئەو بێ و ڕێگە نادەن پۆستی پارێزگار بدۆڕێنن چونکە بڕیاری عەرەبی توانیویەتی ژمارەی کورسی پێویست بەدەست بێنێت بۆ پۆستەکان بۆ ئەوان بمێنێتەوە. بەڵام سەوارات بە بڕیاری سیاسی و بڕیاری هاوپەیمانی پێم وایە زمانی پێکاتن و ڕێککەوتنی سیاسی زۆر لەوە زیاترە کە لە کورسەکاندا هەیە چونکە ئەوەی لە عێراق پرۆسەی سیاسی بڕێوە دەبات ڕێککەوتنی سیاسیە نەک ژمارەی کورسەکان ڕێککەوتنە کات شێواز و سەر و سیمای نەخشەی سیاسی دیاری دەکات. ئێمە نازای بەڕاستی کام ڕێگا دەبێت کام ڕێگە براوە دەبێت. بەڵام پێم وایە من وەکو خۆم 2000 زمانی ڕێککەوتنەکان ئەم بابەتێک دەکاتەوە چونکە ویستی پارتەکان 2000 ئەمە دیاری دەکات. زۆر باشە بەڕێز عەزام پۆستی پارێزگار
یەکێکە لە خاڵە گرنگ و گەرمەکانی ناکۆکی نێوان پێگاتەکان لە کەرکووک. پۆستی پارێزگار جارێکی دیکە عەرەب داوای دەکاتەوە یان هەرەکەوێتەوە سەر گفتوگۆ سیاسیەکان؟ هیچ گومانێک لەوەدانێ کە پۆستی پارێزگاری کەرکووک قەیرانی بابەتەکەیە، خاڵی جیاوازە لە نێوان هەموو لایەنە سیاسیەکاندا، هەر سێ لایەنی سیاسی. ئێمە پێمان وایە کە پۆستی پارێزگار بەهایەکی ئەرێنی لە دیدگای عەرەبیدا هەیە، وەروە لای تورکمان و وەروە کوردەکانیش هەموو لایەنەکان بەیەکەوە دوور لە بڕیارە سیاسەکان. ئەمە پۆستێکی گرنگە، بۆیە ئەوەی کە دەستی بەم پۆستەوە گرتووە وەلایەنی عەرەبی و کورد و تورکمانیشن هەر هەمویان پێم وایە بڕیاری سیاسی وەروەها هەبوونی ئەم بڕیارەوای کردووە کە هەر سێ لایەنەکان زۆرێک شەرم لە بەرامبەر پۆستەکە دایان بگرێ. هۆکاری دواخستنەکەش ئەوەیە کە ئەم نێوماڵانەوە نێوماڵە جەماوەریەکان ئەوەیان قبول نییەوە، قبولیشی ناکەن خاوانانی بڕیاری سیاسی دەستبەرداری ئەم پۆستە ببن. بابەتەکە زۆر لەوە ئاڵۆزترە کە باز دەکرێت، بۆی پێویستمان گفتوگۆیە، پێویستمان بە هاوبەشیە و پێویستمان بەوێ پەیامی دڵنیایی بە هەموو لای بە کورد و عەرەب و تورکمان بگەێنین کە پێویستە پۆستی پارێزگاری کەرکووک پۆستێکی نیشتیمانی بێ و لایەنێکی حیزبی نەبێت لەسەر لە حسابی لایەنێکی دیکە. لایەنی عەرەبی پێی وایە کە ئەگەر هاتوو لە نێو عەرەب چووە دەرەوە و هەروەها گەیشتەوە لایەکی دیکە، ئەمە زیانی بۆ کەرکووک دەبێت و دەبێتەوەی پەراوێزخستنی لایەنی عەرەبی. ئەمە وا دەکات کە لایەنی عەرەبیە زۆر دەستی پێ بگرن. ئەمان کاتدا لایەنی کوردی دوای ئەوەی کە پۆستی پارێزگاری کەرکووک و زۆر پۆستیان لە کەرکووک لەدەست داوە بووەتە هۆکاری ئەوەی کە ئێستا داوا بکەن کە پارێزگار لە پشکی ئەوان بێت، بۆ ئەوەی قەرەبووی ئەوە بکەنەوە کە پێشتر لە دەستیانداوە. لە هەمان کاتدا تورکمانەکان ئەگەر بڕوانین دەڵێن کە ئێمە ڕۆڵمان نەبووە وەکو لایەنی عەرەب و کورد لە بەدەستهێنانی پۆستی پارێزگار، بۆیە ئەمە لە بابەتی ئێمەیە کە داوای ئەم پۆستە بکەین. ئەمە دیدگا و ڕای گشتی ئەو لایەنانەیە، لایەنی عەرەبی و شقامی گشتی عەرەبی داوامان لێ دەکات کە دەست بە پۆستی پارێزگار کەرکووک بگرن پێداگر بین لەسەری. بۆیە جارێکی دیکە دەڵێمەوە پێویستە چارەسەرکە لە نێو ئەنجومەری پارێزگای کەرکووکدا بێت و هاوپەیمانێتیەکان بڕیار بدەن. وەکو گوتیشم بابەتەکە ئالۆزە، چونکە ئەم ئالۆزیە بە هۆکاری ئەوەیە کە متمانەی سیاسی لە نێو لایەنەکان نییە، وەروەها جەماوەریش متمانەیان نییە، تاکو ئەم ساتە نێوماڵی کوردی و عەرەبی و تورکمانی لە زۆرێک لە دابەشبووندان هەمویان ڕێک نەکەوتون و متمانەشیان بەر یەکتری نییە. بەڕاستی هەمویان لەوی تر دەترسن و زمانی دڵنیایی لە نێوانماندا کەم بۆتەوە، پەیامی ئەرێنی لە نێوانماندا نەبوو. بۆیە پێم وایە کەرکووک لە دوای 2023 تاکو ئەڵبژارنی ئێستا دەبووە بە شێوازێکی نیشتیمانی بەڕێوە دوو قەیرانانە. گەلەک سپاس بەڕێز عەزام حەمدانی سەرکردە و سیاسی پێکهاتە عەرەب هەنج کەرکووکت گەلمە دەبوون.